بێگومان نەزانی وەرزشی شاخڕەوی یەکێک لە وەرزشانەیە کاتێک کە تۆ ئەنجامی ئەدەیت هەم لە ڕووی جەستەییەوە زۆر سوودت پێگەێنێ هەم زۆر ورد بەرز ئەکاتەوە زۆر لایەنی دەرونیت لی سوودمەند ئەبێت وە واشمان لێکات لەگەڵ سروشتە ئاشتبوونەوەمان بۆ دروست ئەکرێت ئەو با بڵێن دوورکەوتنەوە کە بەداخەوە ئێستا ژیان وای لێ کردوین کە لە نێوان ئێمە و سروشتە دروستی کردووە جا ئێمە لە تۆریان بەشەمە قساکەین لەسەر ئەم ئاوێتەبوون و ئاشتبوونەوە لەگەڵ سروشتدا لە ڕێگەی وەرزشی شاخەوانی و هەروەها بۆیە باسی ئەم بابەتەش زۆر بەزەقی ئەەکەن چونکە لەمای چەند ڕۆژی ڕابردووە سەمینارگەلێک لە سەر وەرزشی شاخڕەوەی ئەنجامدرا لە شاری سلێمانی کە ناوەڕۆکی یەکێک لە تەوەرەکان و یەکێک لەو بابەتانە کە لە سەمینارەکەیە باسی دەکرا هەرم ئاوێتەبوونە بە سروشت بوو کە بەڕێز مامۆستا ئاراس پێنجوێنی ڕاهێنەری گەشەپێدانی مرۆی ئەمڕۆ لە لامان ئامادەیە هەم ئەو کەسە بۆ کە سەمینارەکەی با بڵێن ئەنجامداوە سازیداوە لەسەر ئەم بابەتە و هەمیش خۆی قسەی زیاترمان بۆ کات لەسەر ئەم ئاوێتەبوون و ئەم ئاشتبوونەوەیە مامۆستا ئاراس سڵاو لێ سڵاو ڕۆژتان باش ئاوێتەبوون بە سروشت لە ڕێگەی شاخڕەوی مەبەست لێ چییە؟ دیارە خودی ئاوێتەبوون یا خودی سروشت ئەو دوانەیە کە لەگەڵ مرۆڤ دایما پێکەوە هەرچی جوانیە دروستێکن و هەرچی نەخشی چاکی ئەیچنن بەڵام بەداخەوە بەهۆی ئەم بارودۆخی کە خاتوسە هەرژی شارەتی پێدا دوورکەوتنەوە لە سروشت بەهۆی بارودۆخ و گوزەران و گۆڕانکاری لە ژیاندا لە نێو شارەکاندا کە ئەم چەمکە تەنها وەک وای لێ هاتۆ بڵێ تەنها لە ڕێی شاخڕەویەوە ئەبێ ئەم ئاشبوونەوەی ڕوودا لە کاتێکا ئێمە بیرمان بێت خەڵکانی زوو کە کاتێک لە گوندا دەژیان تەواوی ژیانیان لەگەڵ سروشتا بوو ئەو هەموو هەرەوەزەی ئەکرا لە نێوان کوڕکچەکاندا ئەو هەموو زەویە کوشت و کاڵیانە بەداخەوە ئێستا سیستمی سەرمایه‌داری و گۆڕانکاریە ئابوووریە گەورەکان وای کردووە مرۆڤ خەریکە لە بیرێتێتەوە لە کوێ هاتووە بەرەو کوێش ئەچێ من وەکو ئەندامێکی کۆمەڵی شاخەوانی کوردستان کە لەم ڕۆژانەیە سیمینارمان هەبوو لەسەر ئاوێتەبوونی سروشت کە بەندە بابەتەکەی وتەوە لەگەڵ دوو مامۆستای بەڕێز کاکسیامەد و مامۆستا ناسر باسی سیستەمی تەندروستی شاخڕەویمان کرد باسی کەرەسەکانی سەرەتای شاخڕەویمان کرد ئەوەی کە گرنگە ئەوەیە مرۆڤ کاتێک کە جارێکی تر ئەچێتەوە ئاشنای ژینگە و سروش ئەبێتەوە چی لێ دێ چی بەسەر ڕۆحیا دێ چی بەسەر ڕۆحیا بەڕاستی چی بەسەر ڕۆحیا دێ کاگاری تۆ هیچ کاتێک دانیشتووی لەگەڵ درەختێکا قسە بکەی بەڕاست تۆ درەختەکان ئەگەر لە تونیا بخنکێن ئەگەر لە دووکەڵ و لە سوتاویە بمرن ئایا ناتوانن قسە بکەن تۆ قەت بیرە لەوە کردوێتەوە تۆ قەت دانیشی لەگەڵ درەختێکا قسە بکەیت و تێڕابمێنی لەگەڵ یا بدوێی بۆ ئێمەی مرۆڤ کە لە ژینگە و سروش دوورکەوتینەتەوە و ئازانی تەنها مرۆڤەکانە دوێن لە کاتێکە ئەوەی کە سەرچاوی ئۆکسسیژینمانە درەختەکانە ئەگەر بێت و لەگەڵ یانە بدوێی ئەگەر ڕۆحە تێکەڵی ڕۆحیان بکەی دڵنیا بە پێ دەڵێن مەم سووتێنە بێئاوم مەکە بەدەستی خۆت لە ناوم مەبە دارێک کە پاڵت پێوە داوە ئەگەر ڕۆژێ ببرێ و ببرێ بۆ کارگەیە گەزانی چی لێکرێ ئەکرێ بە مێزێک لەسەر و مێزە کار بەدەستێک لەسەری دانیشێ هەر لەو دارە ڕەنگە کاغزێک دروست بکرێ و کاغزە حکمی لە سێدارەدانی مرۆڤێک لەسەر تۆمار بکرێ بۆیە دوورکەوتنەوە لە سروشت بەڵایەک بۆ خودی مرۆڤە خوڵخێنێک کە هیچ کاتێ مرۆڤ بیری لێ نەکردوێتەوە تۆ ئەگەر لەم شارە دوورکەویتەوە لە تەپوتۆز و لە ژاوەژاوی تۆمبەلەکان دوورکەویتەوە شەوێک لە گوندێکە ڕۆژ بکەیتەوە یان کەمپینێ بکەیت لە شاخ بمێنیتەوە ئەو کاتەی بە سەختی گەیشتوویتە شاخ لەسەر گازی پشت خۆت دەدەی بە زەویدا و سەیری ئەستێرەکانەکەی سەیری مانگەکەی ئەو تاریکی چ نەخش و نگارێکی جوانی تایە ئەگەر هەور و هەڵا بێ سەیری بکەی ئەگەر باران بێ سەیری بکەی ئەگەر ڕۆژ بێ سەیری شینایی و خۆرەکەی بکەی توا هەیڤ نییە توا تاوان نییە فڕۆکەنجەگیەکانی پێدا بڕوە لە بری مەل و باڵندەکان ئەو هەموو ئافاتیان پێ بۆ گیانی مرۆڤ ئەو ئاسمانە پانوبەرینە کە سنگی کردوتە بۆ هەرچی جۆر هەیە کەچی تۆ بێی فڕۆکەی جەنگی تیا هەڵبسێنی بۆ ئەوی مرۆڤ بێبکوژیە ئاوێتەبوونی سرۆشت ئەو تێکەڵبوونەیە کاتێک تۆ لە پاڵ تاافگەیەک دانیشی هاژەکەی تێکەڵ بە ڕۆح دەبێ نمەی پرژەی بارانەکەی وەکو وایە دەستی ناسکی کچێک لە نێو گوندێکە بە دەستەکانی نانەتیرەکە تەڕبکە کاتێک ئەیدا لە گۆنات جاوانە شاعرانە باست کرد پێمە بەستا زۆرێک لە بینەرانمان حەزیان لەوە بێت هەر نەبێنە بە پیاسێک بە شوێنێکی چۆڵا بکەن بەڕاستی ئەمانە بە شاخەوانی پێگەی تۆ کاتێک لە بەهارە ئەڕۆیت سیرەکەی جیڕێ و گیایی لە ژێر پێکانتایە لەگەڵ هەناسەکانێکە کەمێک سوار بوون تێکەڵە بە نەزانی چه نەبەرەیەکی هەیە ئەو کاتی کە پاییزە و ئەتەوێ گەشتێکی پاییزان جامدەی خرمەی پوشەکان لە ژێر پێکانتە
تۆ زانی چەندە دەنگێکی ناوازەی هەیە جگە لە شاخەوان جگە لەو کەسانی ئاوەتی سروشتن کە جارێکتر گەڕاونەتەوە بۆ نێو سروشت و وازیان لەو ژیانە تەقلیدی سەپێنراوە هێناوە کەم کەسێک هەیە ئەو چێژە ببینێ ئایا ئەو بەڕێزانی کە ئەمڕۆ لێرە بوون ئەم ئامێران ئەژەنی من بەیانی گوێم لە جەنابەت گرتە بوو کە ئەتفەرموو هەموو ڕۆژەکانت بە مۆسیقایەک دەست پێ بکە بۆەوەی هادیبی من هاوڕام لەگەڵتا ئایا زانی جوانترین دەنگ لە سروشتا هەیە جوانترین ئاواز لە سروشتا هەیە تۆ قەت گوێ لە وژەوژی باگرتو لەگەڵ یا دواوی ئەزانی چەند میلۆدی جوانی تایە باشە ئەم ڕۆحیەتی فەلسەفیە چۆن لە ناخی هەموو کەسێکا دروست بێت تەنها لە ناخی شاخەوانە بە دروست بەیان نەخێت پێشەوەی بچین شاخەوانی بکەین ئەم ڕۆحێتە لە ناخمان دروست بکەین کامیانە کاک ئاری ئەو ژاوەژا و هاژەهاژ و دواندن لەگەڵ سروشتا هانی ئێمە بدا بۆ شاخەوانی یان پێشەوە خۆمان هاندین چین بۆ وەرگرتنی ئەوانە بێگومان پێش ئەوە خۆت هاان بدەین هەر ئەوەی کە من باسیەکەم ئالەو دیکۆرە جوانی پشتی ئەم شوشەوە دەستەکەوێ ڕاست ئەگەر بڵم ئەم ستۆدیۆیەکە لە ستۆدیۆ جوانەکانی سلێمانی لە زۆربەی کەناڵەکانە ڕەنگە مبالغە نەبێ بۆ چونکە لە بردی پەردە و شتە دەستکردەکان خۆی سروشتە دوێ دەبینم ئاوێک لە پشتمەوە دێ چەند جارێک کۆترەکان دێنە سەر ئاوەکە و لەوێ دەنویشێتە ڕەکەن خۆ ئەمانە ئەگەر لە چی لە پشتی ئەوەیە بەڵام بینەر هەموو ئەمانە بینێ کوان بینەر ئەو بینەرەی کە ئەفەرمووت ئەبێ خۆی ئەو حەزەی هەبێ بۆ دروستکردنی یا بۆ گەڕان بە شوێن ئەو تینوێتی کە لە ڕۆحی مرۆڤدایە من هەمیشە وتومە ئەگەر تۆ لەگەڵ کانیەک قساکەی ئەگەر لەگەڵ ڕووبارێکە قساکەی پێ دەڵێ چی پێ دەڵێ لە دوای تەڕی لێوەکانی یار ئەگەر هەد بێ ئەوینێکی پاک و جوان ئەوە تەنها منم ئەتوانم ئەو تونێت تێبشکێنم ئەوە تەنها منم ئەتوانم گەروی تۆ تەر بکەم کەچی ئەمەین پیسەکەین سەرچاوەکان لێڵ و پیس و بۆ گەندەکەین لە شوێنێکە سورابی زۆر جوان ئەڵێ سەرچاوکانیەکان لێڵ مەکەن ڕەنگە لە خوارەوە کۆترێک تینوتی لێشکێنێ جالو کاتەیە پێم وایە شەڕی ڤێتنام بۆ ئەحمەد شاملو جوابیاتەوەڵێ لە ڤێتنام مرۆڤەکانە کوژرێ کەچی تۆ لێرە خەمی کۆترەکانتە ئەوی جوابیاتەوەڵێ ئەو دەمەی مرۆڤ لە خەمی کۆترەکانە نەبوو فێری مرۆڤ کوشتنیش دەبێ کەواتە ئێمە ئەگەر بێت و بگەڕێینەوە بۆ سروشت خەمی سروشتمان بێ خەمی سەوزاییمان بێ خەمی ئاژەڵ و گیانلەبەرەکانمان بێ دڵنیا بە ئەو کاتە دەستمان ناچێتەوەی کە مرۆڤ بێ بکوژین بۆیە کام زۆر جوانەڵێ ئەڵێ ئەوەی کە جوانیە خودی مرۆڤ دروستەکە ینی هەو دیدگایی کە تۆ هەتە بۆ جوان بینین بۆ سروش بینین تۆیت ئەجینا ئەگەر جوان نەیبینێت توانی بیسووتێنی لە ناوی بەری وێرانی بکەیت یاخۆت ئفلاتۆن و داروین ئەڵێن هەموو ئەو جوانیانەی ئادەمیزات دەرکی پێەکە گیانلەبەرەکانی تریش دەرکی پێکەن بۆ نمونە کاتێک ڕاوچیەک بەداخەوەکەی ئەڵێ کەوەکەیە با لە نێو قەفەزێکی داریندا بەستوێتەوە و حەبسی کردووە ئەی بالۆ شاخەدایانێ کاتێک کەوی داما و بەدبەختەگاتەوێ بێئاگا لەوەی لە قەفەزدایە سروش دەبینێ مەستەبێ دەست دەکا بە قاسپ و خوێندن ئەو کاتە ڕاوچی چیەکە لە بریەوەی ئەم بەرەڵاکە ئەوانیشی کە دێن بەدەم هاوار و خۆشەویستی دەنگەکەیەوە ئەوانش دەگرێت کەواتە سروشت هەر بۆ مرۆڤ نییە جوانیەکەی بۆ ئاژەڵەکان لە قسەکانی تۆ منەوە تێگەم کە ئەتوێ بڵێ ئەو کەسی کە شاخڕەوە و وەرزشی شاخڕەوی هەڵبژاردووە تەنها نابێت سروش بۆ حەزەکانی خۆی بەکاربێنێ بەڵکو بێ ئەمیش بێتە چاودێر و ڕقیبێک بەسەر سروشیشەوە ئەمانە لە سیمیارەکە باس کرا یعنی دەبێت ئەو کەسێک کە شاخڕەوە تەنها لە خەمی جەستەی خۆیان نەبێت لە خەمی ئەو خاکەش بکە بەسەری ئاڕۆ ئەو کانیەکە ئاوی لێخواتەوە ئەو داریکە لە ژێریا پشوویەکەدات کاکاری یەکێک لە پرینسیپەکانی شاخڕەوی ئەوانەی کە وەرزشی شاخڕەویەکەن یەکەم شت پاراستنی و سروشتێکە بۆیەکی ئەگەر دەستی ڕەشی مرۆڤ پێی گەیشت بێ ئەبێ پاکی کەیتەوە وەکو خۆی لێ بکەیتەوە تۆ دەچیتە ماڵی باڵندەکان ماڵی مێرووەکان ماڵی ئاژەڵەکان ئەسڵەن مافیەوە نییە بێت لەو مێرۆ بچووکانی کە دێنە بەرپێشە قاچە بپارێزی هیچ شاخاوانێ بۆی نیە لە شاخدا تەنانەت مارێک یاد و پشکێ بکوژێ ئەوە تۆی چوویتە سەر جێگە و ڕێگەی ئەوە توی ئەبێ پێکانت بپارێزی لە هەر شتێک دەستەکانت بپارێزی لە هێلانەیەک کە چی تێدایە کە چەندانە هێلکێکی تێدایە بۆیە یەکێک لە یاساکانەوەیە تۆ دەبێت بە ئامانەتەوە بچیتە سروشت و بەڕێزی شەوە لێ بەجێ بێڵی پیس و چەپاڵی و دەبەکان لێ فرێمەدە پێنج دەباوت پێ بە پڕی سەریەکەی بۆ شاخ لەوێ دانەدانەی خۆیتەوە ئەو دەبەکەی فڕێدەی نا ئەو بە هەموو جۆرێک پێچەوانەی پرنسیپەکانە پێچوانی یاساکانی شاخڕەویەوە کۆمەڵی شاخەوانی کوردستان بەو پەڕی سوپاسەوە ڕەچاوی ئەم خاڵانەی کردو هەموو ئەندامێکی تازە و نوێ کە دێنە نێو
ئەو گەشتەوە ڕێنمای پێویستیانە درێت کە لێرە بۆ نییە قوتوەکانت پاژماوەکانت هەر شتێک کە تۆ بەکاری هێنی ئەبێ بیخیتۆ کۆڵە پشتەکەت و لێوە بە ئامانەتەوە تەسلیمی شوێنێکی بکەی کە زەبڵدانە بۆ ئەوەی بە شێوەی پێویست ئەگەر هەبێ لە ناو ببرن کەواتە سروشت ئاشنابوون بە سروش ئێستا یەکێک لە ڕێگەکان وەرزشی شاغڕەویە و یەکێک لە دەرمانە هەرە باشەکان بۆ خەمۆکی بۆ کەئابە بۆ واسواسی لە دوای مەلەکردن چییە؟ وەرزشی شاغڕەوی و پیادەڕەوی و پیاسەکردنە بە نێو سروشتە چونکە ئەمەوا لە مرۆڤ دەکا کە ڕکابەری نییە هەرچی وەرزشی دنیا هەیە ڕکابەری هەیە بۆ نمونە فوتبۆڵێنە ملاکەمەیە بۆکسێنە کاراتیە بەڵام لێ لە شاغ ڕکابەرەکەت ڕۆحی خۆتە ئاوتەبوونی سروشتە تێکەڵبوونە بە جوانەکانی دروستکراو بەدەستی خوا خزمەت بۆ خزمەتی تۆ بەرهەم هێنراوە ئێمە بۆ ئەوە دروستکراوین چێژ لەم دیمەنە جوانانە ببینین یعنی لە شوێنێکە خی گەورە زۆر جوانە فەرمێ بەڕاست ئێوە نازانن بۆچی دروستمان کردوون وازن هەروە بە هاوانتە دروست کراون ئێمە هەروە بە هاوانتە دروست نەکراوین بەرنامە و پەیڕۆ و پرۆگرامێکەیە کە تۆ بیکەویش مرۆڤ بوونە ئەویش پاراستنی ئەم ژینگەیە نەوە بەدوایەوە کە بەداخەوە ئێستا سیستمی سرمایه‌داری خەریکە ژینگە لە بندێنێ جوانەکان هەموویەکە بە تاوەری بەرزبەرز و بە مەعامیل و بە کۆمەڵە شت کە ئەمە دوایی بەڵای گەورەی بۆ نەوەکانمان پێ لەبەر ئەم هۆکارانەیە تێکەڵبوونی سروش لە هەرچی ئافاتی دنیا هەیە داتەماڵێ و ئەو ڕۆژە تەواو پڕەبی لە ئێنەرژی ئەگەر تۆ بتەوێت لەم شارە ئۆکسیجنێکی پێویست بگاتە مێشکێ تۆ قەت خۆراکت داوە بە مێشکێت لە ڕێ هەڵکێشانی هەناسەیەکی قوڵ هێشتنەوەی لە سیەکان لە بەشی خوارەوەی و پاشان دەردانی لە ڕێگەی دەمەوە ئەمە لە شاخازانی چەند بەرامبەرە سوودەکەی وەک وایە ئۆکسیجینێکی لە یەکێک لە نەخۆشخانەکان خراپێتە سەر دەمت و پاکترین هەواوە چونکە بەداخەوە لە شارەکانە بەهۆی کارگە و تۆمبیلەکانەوە ناتوانین ئەو هەوا پاکەمان دەست پێ دەستەکان خۆش زۆر سپاس بۆ وتەجوانەکان بۆ ئامادەبوونت مامۆستا ئاراست زیاتر گوێگر بووینەوە نە قوتەکانی بەخۆشی باسی کرد مامۆستا ئاراست ئەم بابەتی سروشتە شت زۆر هەڵەگرێت چەندین توێژینەوەی لەسەر پێوە بە بەرنمەیەکی چەند خولێکی بەداخەوە ناتوانین حەقی پێ بدەین بەرنامەی ترمانە بێت لەگەڵ مامۆستا ئاراست بنێنی ڕایەنەری گەشە پێداری سوودێکمان گەیاندبێەوە خەڵکمان ئاشکرد بێتەوە بە سروش و هیوادارم ئەوەشی کە کەمێک دڵتەنگی لەگەڵ خۆیدا هەیە لە نەخۆشیە یان لەباری دەرونیە ڕوو کاتە شاخ و کێوەکان کاتە ئەو هەموو جێگە جوانێکە لە کوردستانە هەیە لە بن تاافگەیەک لە بەرزاییەکەوە لە شاخ بڕوانێ بزانێ چ باسە هەر لەو ڕێگەەوە چارەسەرە کرێ مەمنون بە ئامادەبوونت سپاس بۆ زانیاریەکان